خوا ڕەنجە ڕۆبی دڵیا خوا ڕەنجە ڕۆبی سەد کەڕات کۆسەکەوێ دانە دانە خاڵ دانە دانە خاڵی بین مەمان جوانە کوشتمی ئەو بێئیمانە کوشتمی ئەو بێئیمانە شەوێ بووم بە میوانی لەسەر بەخشە و دووکانی حاڵی بوو کەس پێی نەزانی کوشتمی ئەو بێئیمانە کوشتمی ئەو بێئیمانە ئەمان 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 ئایا ئەمان 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 دەنگ خۆش دەنگ خۆش قوربانە با بڕیاری لەژنا بزانین مامۆستاجان تۆ من بەڵێ ئەس خۆ زانم مامۆستا گوت بەڵێ بەس وەڵامە گەلێک تێبینی سەردەنگیوی هەنە حتا سەبایژی دەهجا تۆ ناتخوار یعنی نەزانم پەرفێکت نییە هەمیش تێبینیمەیە بەزە من دەنگی خۆم دەڵم بەڵێ ئەمە ئەو شانسەی دەدەمێ بەڵێ منیش بەڵێ خۆم بە پێ خۆشحاڵە زانم کە دووبارە توانیم لە پرۆگرامێکی ناوازەیەک و کوردستان ستار بەشداری بکەم. سپاس بۆ تۆ بۆ هەموو کارمەندان بۆ لیژنە بەڕێزە کە ئەزانم زۆرمان سپاس بەخواوە گەورەیەکی زۆر زۆرانی سپاس بەخوا لە ناو ئەو هەموو ئەوان هەمووی کەسی منن هەمووی هاوڕێی منن بەشداربەکان بەڵام پێنج بەڵێش کەم نییە پێنجی تریش قەرزارێ ئیشەڵا هەوڵێ وام